بڕیارە لە 2021 ئەم مانگا پرۆسەی سەرژمێری گشتی لە عێراق بەڕێوە بچێت. سەرۆکی دەستەی گشتی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم دەڵێت پرۆسەکە گومانی لەسەرە و لەوەتەی هەیە کورد بە ئامانج گیرا و نایەنەوێت خەباری ڕاستەقینەی بەدیار بکەوێت. کۆی سەرژمێریەکان کە لە عێراقا کراوە بۆ مەرانی سیاسی بەکارهێنراوە، کەمکردنەوەی ڕێژەی کورد و بچووکردنەوەی جوگرافیای کوردستان. هەرچەند من ئەمەوێت ئەو حەقیقەتەیانی لێرە ڕوونکەمەوە، کورد کێشەی خاکی هەیە و ئێمە خاکی ئێمە دەبێت ئەو ڕاستی بزانین. و ئەگەر لە خانەقین و لە کەرکووک و لە شنگالی یەک کوردیش نەبێ خۆ خاکەکە ماوە هی کوردستانە. بەڵام ئێمە ئەمانەی ئەمە بە منطق لە ڕێگەی دەستورەوە ئەم نیگەرانیە چارەسەر بکەین. لە ئەحسای 47 کورد ڕقەمێک بوو، لە ئەحسای 57 کورد ڕقەمێک بوو، لە ئەحسای 67 کورد بوو بە ڕقەمێک، لە ئەحسای 97 کورد بوو بە ڕقەمێک. وردە کورد کەم کرایە. یعنی خۆ ئەمە لە دەیان توێژینەوەی زانستی ئەکادیمی جامعەکانی کوردستانە ئەم سەرژمێریانە خراونەتەوە. پرۆسەکە لە تەواوی کوردستان و عێراق لە 16 مانگ قۆناغی دووەمی دەست پێ دەکات و لە 20 و 21 مانگ قەدەغەی هاتوچۆ ڕادەگەێنرێت و تیمەکان سەردانی ماڵەکان دەکەن. ڕۆژی 20 و 21 قەدەغەی هاتوچۆ دەکرێت کە لەو کاتەیە دیسان جارێکی تر بژمێرەکە سەردانی هەمان ماڵ دەکاتەوە بۆ چێککردنەوەی تەواوی ئەندامانی خێزان، بۆ ئەوەی ئەگەر کەسێک لەدایک بوو بێ، کەسێک وەفاتی کردبێ و بەو شێوازە چێکی ئەو ئیشی کاری 4 ڕۆژەکەی پێشووتر یەگات. هەر بژمێرێک 120 خێزانی دەدرێتێک کە لە شارە سەردانی گەڕەکەکان دەکات و لە گوند نشینەکانە 40 خێزانی پێ دەدرێت. دەمەوێت لە ماوەی 4 ڕۆژە کارەکە جێبەجێ بکات، تۆماریان بکات و لە 2 ڕۆژیشدا چێکی بکاتەوە بزانێ کارەکەی تەواویان نا. لە دوای ئەوەوە پرۆسەکە دەوەستێت، هیچ کەسێ نەتۆمارەکرێت نەدەکوژێنرێتەوە. لە ڕۆژانی 20 و 23 تاکو 10-12 پرۆسەکە بەردەوامە بێت. جارێکی تر بژمێرەکە سەردانی هەمان ماڵ دەکاتەوە بۆ پرسیارنامەکانی باری تەندروستی، پەروەردە، کۆمەڵایەتی، چالاکی ئابووری. داوا لە هاوڵاتیان دەکرێت لە ڕۆژی 20 و 21 نێنە دەرەوە لە ماڵەکانیان، چونکە دەوترێت پرۆسەی سەرژمێری پەیوەندی بە چارەنووسی داهاتووی کوردەوە هەیە. ڕوورەتێکی نیشتیمانی هەیە بۆیە قەدەغی هاتوچۆ ڕاگەیەنرێت. تکایە هاوڵاتیان هاو نیشتیمانیان بە تایبەت هاو نیشتیمانیانی کورد تکایە لە شوێنەکانی خۆتان لە ماڵەکانی خۆتان بمێننەوە، چونکە ئەمە گرنگەکەی لەوەیە هەتا ڕێژەی دانیشتوانمان زیاتر بێت لەوانەیە بودجەی داهاتووی عێراق لەسەر ئەمە بنیاد بنرێت، لەوانەیە جیاکردنەوەی هەرێماتی داهاتووی عێراق لەسەر ئەمە بنیاد بنرێت. داوا لە تەواوی هاوڵاتیان دەکرێت لە ڕۆژانی سەرژمێری لە شار و شارۆچکەکانی خۆیان بن و لە ماڵەکانیاندا بمێنەوە، بە تایبەت ئەوانەی کارتی زانیاریان شارەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە و لە شارەکانی کوردستانی شەجێن بگەڕێنەوە شوێنی خۆیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.